بەناوی خوای گەورە و میهرەبان دیارە ئەمڕۆ لە درێژەی کۆبوونەوەکان کە پێشتر بە پێی یاداشت و ئیتیفاقەکانی کە لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران لەسەر هەردوو ئاستی پارێزگای هەولێر و پارێزگای ئازەربایجانی غەربی هەبووە ئەمڕۆ لە درێژە و کۆبوونەوەیەکی دیکەمان گرێدا بۆ بەرەو پێشبردننی زیاتری بواری بازرگانی و گەشتیاری و ئەو میکانزمانان تاوتوێ کرد کە بۆ زیاتر پەرەپێدان بەو بوارانە و لەو گرفتانەی کە هۆکاری سەرەکی کە بۆ پەرەپێدان بە مەرزی نێودەوڵەتی پێویستە ڕێگاوبانەکانن کە تاکیدمان لێ کردەوە کە هەردوو لامان زیاتر پەرە بە بواری ڕێگاوبان بدەین کە حدودەکان بەرەو پێش دەبن بۆیە ئێمە لە لای خۆمانەوە نۆژەنکردنەوەی ڕێگاکان دەست پێ دەکەین و بە جوسایتکردنی چۆمان حاجی عومەران ئێستا کاری تێدەکرێت.